ایرو درین دنگدان بربه روی زیدتری 5 میلیون دنگدارین اسرائیل هاته وکرن لسرائیل جن دنگ خود دن لگلک پارتی هنکو حتی نهاجی ری به بشتاری جنان نادن خواه بربجر بکن جنین اسرائیل جی گلیه وی اکی دکن که به تو آوه اکی یکسانیان نابرا جن و زلامان نایدیتن لگل وی چنده جی هیوی آوان اوکو او هل بجارتن دست پیکک به بو به دست خستنا مافی وان جنان لقاوەخانەیەکی تێل ئەڤیڤ ژنێک دانیشتووە چالاکوانێک کە لەم ڕۆژانەدا لەسەر مژارە نێوخۆیەکانی ئیسرائیل ڕایوەردەگیرێت و میدیاکانی ئێرە بایەخی پێدەدەن ئەو داکۆچی لەسەر بەخۆی کوردستان دەکات بەڵام تێبینیەکانی لەبارەی پێگەی ژن لە ئیسرائیل ناشارێتەوە ژنانی ئیسرائیلی بە تەواوەتی بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکەن بەڵام هەروەش هەندێک لە پارتەکان بە تایبەتیش پارتە ئایندارەکان ڕێگە بە بەشداری ژن نادەن نوێنەریان هەبێت بەداخەوە ئەمەش وای کردووە ژنان لە 20% کورسیەکانی پەرلەمان بێبەش بن. ژنانی ئیسرائیل لە هەڵبژارنەکانی ئەم وڵاتەدا وەکو پیاوان بەشدارن و ئومێدیان بەوەیە ئەو پارتانەی دەنگیان پێداون بایەخ بە مافەکانیان بدەن. هەرچەندە پێم وایە یەکسانی نییە بەڵام پارتی یەکێتی زاهیۆنیستەکان زۆر کاندیدی ژنی هەن ئەمەش پاڵنەرێکی باشە بۆ ئەوەی دەنگ بۆ پارتە بدەین. لە دەنگدانی ئەمڕۆدا ژنان بۆ دوو مەبەست دەنگ دەدەن یەکێکیان لە پێناوی وڵاتەکەیاندا و دووهەمیش لە پێناوی مافەکانی خۆیاندا. هەرچەندە پێم وایە بە هیچ شێوەیەک یەکسانی لە نێوان ژن و پیاودا لە ئیسرائیل نییە بەڵام هیوادارم هەر ساڵێکمان لە پار باشتر بێت. لە هەڵبژاردننی ئەمڕۆدا دەرگای 11,000 بنکەی دەنگدان لە سەرتاسەری ئیسرائیلدا بەڕووی نزیکەی 6 میلیۆن دەنگدەردا کرایەوە 1260 کاندیدیش کێبڕکێ لەسەر مسۆگەرکردنی 120 کورسیەکەی پەرلەمانی ئەو وڵاتە دەکەن بەڵام دیار نییە چەند لە سەدی ئەو کورسیانە بۆ ژنان دەبێت. پێدەچێت چارەنووسی ژن لە وڵاتێکی وەکو ئیسرائیلی جیاوازی نەبێت لە چارەنووسی ژنانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک خۆیان دەڵێن هەرچەندە نیوە بە نیوە داکۆچی لە وڵاتەکەیان دەکەن بەڵام وا حەز دەکەن کە مافیان لەلایەن پیاوانەوە دەخرێ. کوردستان حەسەن ڕوودا و تێل ئەڤیڤ.